سڵاتان لەبێت و ئەم کاتتان باش بینەران وازدانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵ هاوڕانی هاوکارم هاتوینەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەوڵەکانی ئەمڕۆ سێشەممە سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. برینداربوونی دوو کۆڵبەر لە سنووری بانە، دەست بە سەرکردنی موختار ئاسەدی لە شاری سنە، پێدانی مەرەخەسی دەرمانی بە عوسمانی ئیسماعیلی لە سەقز، ناڕوونی چارەنووسی هەوڵاتیەکی بەندکراو لە کامیاران، درێژەی مانگرتنی پەرستاران لە شارە جۆراوجۆرەکانی ئێران، تێکەڵچوونی خەڵکی قەزوین لەگەڵ حیجاببانەکانی ڕەژیم، کۆبوونەوەی کرێکارانی شارەداری لە زاهیدان، مانگرتنی بەندکراوانی سیاسی لە کارزاری سێشەممانەی نا بۆ ئێدام، کۆبوونەوەی خەڵکی ناڕازی لە چوارمەحاڵ و بەختیاری و کۆهگۆلیە و بووی ڕەحمەت و لە سێدارەدانی سێ بەندکراو لە زیندانەکانی قزل حەسار و خاف. درێژەی هەوڵەکان برینداربوونی دوو کۆڵبەر لە سنووری بانە. ڕۆژی یەکشەممە 28 گەلاوێژ دوو کۆڵبەری خەڵکی شارەکانی دیواندەرە و بانە بە تەقەی هێزەکانی ڕەژیم لە سنووری سەرتەزێن بریندار بوون. بە پێی راپۆرتی کۆڵبەر نیوز، هێزەکانی هەنگی مەرزی لە سنووری سەرتەزێنی بانە کۆمەڵێک کۆڵبەریان داوەتە بەردەستڕێژی گولە و لە ئاکامیە و هێرشەدا دوو کۆڵبەر بەناوەکانی حەمید ئەحمەدی تەمەن 38 ساڵ و مەحموود پاشناو نادیار تەمەن 50 ساڵ بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانەکراون. دەست بە سەرکردنی موختار ئەسەدی لە شاری سنە. ڕۆژی دووشەممە 29 گەلاوێژ موختار ئەسەدی ئەندامی کانونی سنفی فەرەنگیانی کوردستان پاش سەردانی پۆلیسی فەتا لەلایەن مەئموری دادگوستەریەوە دەست بەسەر کرا. ڕۆژی یەکشەممە 28 گەلاوێژ هێزە ئەمنیەتیەکانی ڕەژیم بە مەبەستی دەست بە سەرکردنی موختار ئەسەدی هێرشیان کرد بۆ سەر ماڵەکەی و وێڕای پشکنینی کەلوپەلی نێو ماڵەکە بێڕێزیان بە کەسوکاری کردبوو. ڕۆژی ڕابردوو ئەو چالاکە سنفیە بە مەبەستی بە دوواداچوون بۆ دۆستیەکەی سەردانی پۆلیسی فەتای کرد لە شاری سنە و لەلایەن مەئموری دادگوستەریەوە دەست بەسەر کراوە. لە هەواڵێکی دیکەدا مەجید کەریمی ئەندامی دەستەی بەڕێوەبەرایەتی ئەنجومەنی سنفی معلیمانی کوردستان واتە سنە و کەڵاتەرزان با تۆمەتی بێبنەمای تەبلیغ دژی نظام بێتاوان ناسێنراوە حکومەکەی هەڵوەشاوەتەوە. پێدانی مەرەخەسی دەرمانی بە عوسمانی ئیسماعیلی لە سەقز. ڕۆژی دووشەممە 29 گەلاوێژ عوسمان ئیسماعیلی چالاکی کرێکاری بەندکراو لە زیندانی سەقز بە مەبەستی بە دوواداچوون بۆ پرۆسە دەرمانیەکەی مەرەخەسی سێ ڕۆژەی پێدرا. ڕۆژی سێشەممە 23 گەلاوێژ عوسمان ئیسماعیلی کە لە مەرەخەسی دەرمانیدا بوو لەلایەن لەقی ئیجرای ئەحکامی دادگای ئینقلابی سەقزە و بانکهێشت و ڕەوانەی زیندانی و شارەکرا. لە کاتی دەست بە سەرکردنی و چالاکە کرێکاریە حازی وتبووی کە بەپێی بڕیاری پزیشکی دادی سنە عوسمان ئیسماعیلی دەتوانێت ماوەی بەندکرانی لە زینداندا تێپەڕ بکات. ئەوە لە حاڵێکدایە کە ڕۆژی 5 جۆزەردانی ئەمساڵ 5 جار نەشتەرگەری بە عوسمان ئیسماعیلی لە نەخۆشخانەکانی سنە مەهابات و تاران کراوە و نابێت لە زینداندا بمێنێتەوە. ناڕوونی چارەنووسی هەوڵاتیەکی بەندکراو لە کامیاران. فەیزوڵڵا شادی شارۆمەندی تەمەن 47 ساڵی خەڵکی گوندی کەوانەی سەر بە شاری کامیاران ماوەی زیاتر لە 30 ڕۆژە لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر و چارەنووسی بە ناڕوونی ماوەتەوە. فەیزوڵڵا شادی ڕۆژی 24 پوشپەڕی 1403 لە هێرشی هێزەکانی حکوومەت بۆ سەر شوێنی کارەکەی دەست بەسەر و دووکانەکەی پلۆم بکرا. ناوبراو لە ماوەی 36 ڕۆژی ڕابردوودا لە دەستڕاگەیشتن بە پارێزەر و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەشکراوە و چارەنووسی بە ناڕوونی ماوەتەوە. شانی باسە کە برایەکی فەیزوڵڵا لە چالاکانی سیاسی دەی 60 بووە کە لە شەڕ لەگەڵ بە کرێگیراوانی کۆماری ئیسلامی گیانی بەخت کردووە. گیان لە دەستان و برینداربوونی چەند کەس لە هێرشی تورکیە بۆ سەر ڕۆژاوای کوردستان. ڕۆژی دووشەممە 29 گەلاوێژ ئەرتەشی تورکیە لە ڕێگەی پاهبادەوە نەخۆشخانەیەکی لە شاری قامیشلو کردە ئامانجوو بۆ هۆیەوە کەسێک گیانی لە دەستا و چەند کەسی دیکەش بریندار بوون.
ئەمە یەکەم جار نییە کە ئەرتەشی تورکیا و بەکرێگیراوە ئیسلامگەرەکانی سەربە و دەوڵەتە ژێرخانەکانی خزمەتگوزاری و سەرچاوەکانی کارەبا سوتەمەنی و ئاودەکەنە ئامانج. دەوڵەتی تورکیا ئەو شێوازە شەڕە وەکو ئامرازی گوشار بۆ سەر خەڵکی ڕۆژاوای کوردستان بەکاردێنێت بۆ ئەوەی خەڵک لە دژی خۆبەرەوبەرایەتی ڕۆژاوای کوردستان هەم بدات و کوردانی دانیشتووی باکوور و باکووری ڕۆژهەڵاتی سووریا ناچار بە کۆچکردن بۆ باشووری ئەو وڵاتە بکات. درێژەی مانگرتنی پەرستاران لە شارە جۆراوجۆرەکانی ئێران. بەیانی ئەمڕۆ سێشەممە 30 گەلاوێژ پەرستاران لە زیاتر لە 50 نەخۆشخانەی سەرانسەری وڵات بۆ چەندومین ڕۆژی بەردەوام دەست بە دۆخی خراپی پیشەیی و مەعیشەتی درێژیان بە مانگرتندا. ڕۆژی ڕابردوو پەرستارانی چەند نەخۆشخانەی مەشهەد بەرپرسانی ڕژیم کە بۆ هێمنکردنەوەی دۆخەکە هاتبوون و دەرناو لە شاری عێراقی هێزە ئینتیزامیەکان هێرشیان کردە سەر پەرستاران و هەوڵی دەست بەسەرکردنی چەند کەسیاندا بەڵام سەرکەوتوو نەبوون. پەرستارانی ئێران خوازیاری زیادکردنی ئاستی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان چوونە سەرەوەی تعرەفەی پەرستاری، کەمکردنەوەی سەعاتی کار، پێدانی ئیزافەکاری کارانە و تەزمینی ئەمنیەتی پیشەیی و دامەزراندنی هێزی کارینێ، ڕێگری لە کۆچکردنی کادری دەرمان بۆ دەرەوەی وڵات و هەروە چاکسازی لە ژیان و مەعیشەتیان بوون. تێکەڵچوونی خەڵکی قەزوین لەگەڵ حیجاببانەکانی ڕەژیم. ئێوارەی ڕۆژی دووشەممە 29 گەلاوێژ هێزەکانی گەشتی ئەرشادی ڕەژیم لە شاری قەزوین هەوڵی دەست بەسەرکردنی چەند کچی گەنجیاندا بەڵام خەڵکی وەزاڵە هاتوو هێرشیان کردە سەریان و کچەکانیان ڕزگار کرد. بە پێی ویددیوانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کراوەتەوە خەڵکی قەزوین وەڵامی هەڵسوکەوتی وەحشیانەی سەرکوتگەرانی کۆماری ئیسلامیان بە شێوازێکی شیاو داوەتەوە و مامورانی ڕەژیم ئۆتۆمبیلەکانیان بەجێهێشتووە و هەڵاتون. بە دوای هەڵاتنی هێزەکانی ڕەژیم خەڵکی ناڕازی ڕژاونەتە سەر شەقام و دروشمی مەرگ بۆ دیکتاتۆریان بەرز کردوێتەوە. کۆبوونەوەی کرێکارانی شارەداری لە زاهیدان. کرێکارانی شارەداری سەر بە شرکەتی سەختکوشان لە زاهیدان ڕۆژی دووشەممە 29 گەلاوێژ دژ بە نەدانی داخوازیەکانیان کۆبوونەوە. بە پێی راپۆرتی حالوەش کرێکارانی شارەداری زاهدان ماوەی 5 مانگە حەقدەستیان وەرنەگرتووە و لە دۆخێکی سەختی مەعیشەتیدا دەژین. ڕۆژی ڕابردوو کرێکارانی شارەداری بەهۆی بایەخنەدانی بەرپرسانی ئوستان بە کێشە و گرفتەکانیان دەستیان لە کار کێشاوەتەوە لە بەردەم شرکەتی پەیمانکاری سەختکوشان کۆبوونەتەوە. مانگرتنی بەندکراوانی سیاسی لە کارزاری سێشەممانەی نا بۆ ئێعدام. بەیانی ئەمڕۆ سێشەممە 30 گەلاوێژ بەندکراوانی سیاسی لە چەند زیندانی ئێران بە پێی ڕەواڵی سێشەممەی هەر هەفتە دژ بە سزای ئێعدام مانیان گرتووە. کارزاری نا بۆ ئێعدام کە لە زستانی ساڵی ڕابردووەوە دەستی پێکردووە ڕۆژی لە دوای ڕۆژ پەرەیسەندووە و سەدان بەندکراوی سیاسی لە 18 بەندیخانەی ئێران پەیوەست بەو کارزارەوە بوون. لە دەرەوەی وڵاتیش ئێرانیانی ئازادی خواست سێشەممەی هەموو هەفتەیەک بۆ پشتیوانی لە بەندکراوانی سیاسی چالاکی ئەنجام ئەدەن و داوای ڕاگررتنی سزای ئێعدام دەکەن. جێگای ئاماژەیە کە لە سەرەتای دەستپێکی ساڵی 1403 تا بە ئەمڕۆ 310 کەس لە زیندانەکانی کۆماری ئیسلامیدا لە سێدارە دراون کە 16 کەسیان ژن بوون. کۆبوونەوەی خەڵکی ناڕازی لە چوارمەحاڵ و بەختیاری و کۆهگۆلیە و بۆی ڕەحمەت. ڕۆژی دووشەممە 29 گەلاوێژ دانیشتوانی ناوچەی دێنای سەر بە پارێزگای کۆهگۆلیە و بۆی ڕەحمەت و کوهڕەنگ لە پارێزگای چوارمەحاڵ و بەختیاری دژ بە سیاسەتەکانی ڕژیم بۆ تێکدانی ئاسایشی خەڵکو و نەبوونی خزمەتگوزاری کۆبوونەوە. بە پێی راپۆرتەکان دانیشتوانی باکووری ناوچەی دێنا لە کۆهگۆلیە و بۆی ڕەحمەت لە ئاسپڕیاری دەوڵەت بۆ ڕادستکردنی بەشێک لە خاکی ئەو ئوستانە بە ئیسفەهان ناڕازین و بە کۆبوونەوە لە بەردەم ئوستانداری خوازیاری هەڵوەشانەوەی ئەو بڕیارە بوون. لەلایەکی دیکەشەوە خەڵکی کوهڕەنگ لە پارێزگای چوارمەحاڵ و بەختیاری دژ بە نەبوونی خزمەتگوزاری و خراپی ڕێگەوبان خۆپیشاندانیان کردووە و خوازیاری دابینکردنی ئیمکاناتی ڕفاهی بۆ خەڵکی هەژاری ئەو ئوستانە بوون.
لە سێدارەدانی سێ بەندکراو لە زیندانەکانی قزل حەسار و خاف. ڕۆژی دووشەممە 29 گەلاوێژ حکمی ئیعدامی سێ بەندکراو لە زیندانەکانی قزل حەساری کەرەج و خاف جێبەجێکرا. بە پێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران، دوو بەندکراو بە ناوەکانی محەممەد کەرەمیزادە تەمەن 38 ساڵ و ئیسماعیل جەوادی بە تۆمەتی کوشتنی بە ئەنقەز لە زیندانی قزل حەساری کەرەج ئیعدام کراون. لەلایەکی دیکەوە حکمی ئیعدامی بەندکراوێک کە ناسناوی ئاشکرا نەکراوە بە هەمان تۆهمەت لە زیندانی خاف جێبەجێکراوە. دوا هەوڵمان سەبارەتە بە خۆپیشاندانی هەزاران کەسی دژبەرانی شەڕ لە ئەمریکا. ڕۆژی دووشەممە 29 گەلاوێژ هەزاران شارۆمەندی خەڵکی شاری شیکاگۆی ئەمریکا دژ بە ژێنۆسایدی خەڵکی فەلەستین لەلایەن ئیسرائیلەوە خۆپیشاندانیان کرد. ئەو کات لەگەڵ بەڕێوەچوونی دانوستانی ئاگربەستی نێوان ئیسرائیل و حەماس، ئارتەشی ئیسرائیل چەند ناوچەی لە کەرتی غەزە کردا ئامانج و لە ئاکامی ئەو هێرشانەدا سەدان کەس کوژراون و بریندار بوون. بەڵاوبوونەوەی وێنەی ژنان و منداڵانی قوربانی شەپۆلێک لە ناڕزایەتی لە نێو کۆمەڵگەی جیهانی ساز کردووە و ڕۆژی ڕابردووش هەزاران خۆپیشاندەر لە شیکاگۆی ئەمریکا خوازیاری ڕاگررتنی دەست بەجێی شەڕ، ڕاگەاندنی ئاگربەستی هەمیشەیی و کۆتایی هێنان بە هەناردەکردنی چەک و چۆڵ بۆ ئیسرائیل بوون. شایانی باسەکە شەوی ڕابردوو کۆگای چەک و تەقەمەنی حیزبوڵڵای لوبنان لەلایەن فڕۆکەکانی ئیسرائیلەوە بە چڕی بردومان کراوە. بۆ هۆیەوە فەرماندەی هێزی موشەکیە و گروپە بە ناوی حسین عەلی حسین کوژراوە و 10 کەسی دیکەش بریندار بوون. ئازان گەشتیواڵەکانی ئەمڕۆتان پێشکەشکرا. فەرموون بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆڵخ.